لە سەروبەندی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2025-2026 چەند ڕێکخراوێکی پیشەیی لە شاری هەولێر ویستیان لە بەردەمی باڵەخانەی پەرلەمانی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن و دەست بخەنە سەر گرفتەکانی پرۆسەی خوێندن، بەڵام لەلایەن هێزی ئەمنیەوە ڕێگریان لێکرا. بە بۆنەی ساڵی نوێی خوێندن ویستمان پەیامێک بڵاو بکەینەوە بە ناوی چەند دەستە و ڕێکخراوێکی مامۆستایان. بێگومان ساڵی نوێ خوێندن بۆنەیەکی پیرۆزە، بۆنەیەکی پەروەردەیە، بۆنەیەکە پەیوەندی بە بواری پەروەردە و بە مامۆستایانەوە هەیە. حەزمان لێبوو پەیامەکە لە بەرامبەر پەرلەمانی کوردستان بخوێنینەوە. بەیانەکەی کە چووینە ئەوێ دیتمان هێزێکی زۆری ئەمنی و ئاسایش ئەو ناوەی هەموو تەنی بوو، تەنانەت ڕێگای نەدابوو کە کەناڵەکانی ڕاگەیاندن و هیچ سایرەج لەو ناوە ڕابۆستی ڕێگە نەدرا، نەتواندرا کە پەیامەکە لەوێن دەر پێشکەش بکرێت. ئەوانەی کەستەمەکەن هەموو حکومەتێک هەموو دەسەڵاتێک لە جیهاندا ئەوانەی کەستەمکارن لە سێبەری خۆشانە ترسێن. ئەجینا مامۆستایان ئەم مامۆستایانەکە ئەو مامۆستایانەی کە ویستمان بچین بۆ لەبەردەم پەرلەمانی کوردستان ئەم بەیاننامەیە بخوێنینەوە. دا کۆمەڵێک مافی سەرەتایین کە لە هیچ وڵاتێکدا ئەم باسانە باسی ئەوە نین مامۆستا داوای بکە. 10 ساڵە ئێمە پلەبەرزکردنەوەمان ڕاگیراوە. هەموو ساڵێ موچەیەک دوو موچە تا سێ موچەمانە ئەدزرێ لەلایەن دەسەڵاتداران و حکومڕانانی هەرێمی کوردستانەوە. نە نەوتەکە تەسلیمی بەغدا دەکەن، نەیدەنە میلەتەکەشمان. بۆیە ئەمە ئەو پەڕی زوڵمە. دوای ڕێگریەکە مامۆستایان و ڕێکخراوەکان لە شوێنێکی دیکە ڕاگەیەنراوەکەیان خوێندەوە و لە 5 خاڵدا گرفت و بربەستەکانی بەردەم پرۆسەی خوێندنی ئەم ساڵیان بڵاو کردەوە و داوایان کرد دەسەڵات کۆتایی بە شەڕی دەرونی لەگەڵ موچەخۆران بهێنێت کە 10 ساڵە بەردەوامە. کۆتایی بەم شەڕە دەرونیە بهێنرێت کە لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستاندا ماوەی 10 ساڵی تەواوە بەردەوامە. دەسەڵاتدارانی هەرێم، ئێوە خۆتان بە حکوومەت دەزان و ئەم هەرێمەش خاوەنی داهاتێکی زۆری نەوتی نانەوتیە. بۆیە پێویستە مانگانە بە شێوەیەکی ڕێک و پێک موچە دابەش بکرێتن. ئەگەر ئەمەشتان پێ ناکرێتن بە تەواوی ئێوە لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کات و ساتی خۆیدا دابەش بکرێت. دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە کاتێکدایە وەرزی ساڵ لە پاییزدایە و موچەخۆران بەگشتی هێشتا موچەی 2 مانگی هاوینیان لە لای دەسەڵاتە و ئەویش هاوشێوەی ساڵانی ڕابردوو مێش میوانی نییە و ترسیش هەیە ئەم ساڵی خوێندنیش بە نیوە موچە و نیوە سوپاسی زارەکی بە مامۆستایان بەڕێ بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.